حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە ناوچەی باڵەکایەتی دەستی بەدابەشکردنی نەوت کرد بۆ هەردوو سەد لترێک نەوت بڕی 104,000 دینار لە هاوڵاتیان وەردەگرێت. زۆری ئەم نرخە بووەتە جێی ڕەخنەی هاوڵاتیان و دەڵێن حکوومەت نەوتی خاوی هەرزان فرۆش کردووە و بە قاچاق دەیباتە دەرەوە، بەڵام بە نرخی نزیک لە بازار مامەڵا لەگەڵ ئەوان دەکات. ئێرەکە زۆری پێویست بە نەوتیە، هەر ماڵێک پێویستی بە 5-6 بەرمیل نەوتی ئەگە کارەبا هەبێ. ئەو جارەکانی حکومەت قرارێکی داوە، ئێستاکانی دەڵێن نەوت دێ بە 104,000 لە بازاری بەرمیلی فول بە 140,000. چ فەرقێکی هەیە؟ هیچ فەرقی نییە لە بۆ فەقیری، هیچ فەرقی نییە. نەوتی دەفرۆشن دەدەنە دەوڵەتان بە $50 لە بۆ خەڵکی خۆیان بە 104,000 تۆزع دەکەن. خەڵک زۆر گلەی هەیە و لەو گرانیە. هەموو وڵات بە نەوتێمە خەنی بوو، نزانم لۆ ئەمە وڵاتی ئەو عێراقینە و کوردستانەینە لۆمە بە 106,000-104,000 دیناریبی، بەڵام لۆ ئەمریکا و لۆ هەموو وڵاتان جا بڵێ ئێرانی ڕۆژانە دەبین لێ من بەخۆ ماڵم لەسەر ئەو ڕێگایە چەند بەس بە سەدانتان چی دێتن، یعنی عوانەوە نەمایە لە دوور ماڵی خۆ لە بەرتان چیان لۆ من بە 104,000 دیناری، بەڵام نەوت و خاک و خۆڵی ئەو وڵاتی ئیوا هەرزان فرۆش بکرێت. ئەمە تانکەرەکانی نەوتی خاوەن ڕیزیان بەستووە بۆ ئەوەی لە سنووری حاجی ئۆمەران لە ڕێگای ئێرانەوە بەرە وڵاتانی دەرەوە بڕۆن و بە نرخێکی هەرزان بفرۆشرێن. ئەمەش نەوتە سپیەکەی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمە کە بە نرخێکی گران دەیداتە هاوڵاتیانی خۆی. هاوڵاتیانیش دەڵێن ئەمە ستەمێکی ئاشکرایە حکوومەت لە خەڵکی دەکات لە کاتێکا لە سایی حکومڕانی ئەوان ڕۆژ دوای ڕۆژ بارودۆخی هاوڵاتیان بەرەو خراپی دەڕوات. تەماشای ڕۆژانە بە هەزاران تانکەر لەو سنوورانە دەڕوا لە هەموو سنوورەکان. ئێستا دەنگۆیەکەیە کە گوایە بەرمیلی نەفتێ بە 106,000 دیناری بە خەڵکی دەفرۆشن، ئەنیۆ فرۆشتنە، ئەوە تەوزیعکردن نییە. عقوایە حکوومەتی هەرێمی کوردستان کاک باڤێڵ کاک مەسوور بارزانی جویان لەو قسەی من بێ بەڕاستی ئەوە فرۆشتنە، ئەوە تەوزیعکردنی حکوومەتی نییە. ناوی حاجومەرانی ساڵانە پێویستی ینی زستانان بە تایبەتی بە خۆتان نزان زۆر ساردە پێویستی بە 12 بەرمیل نەفتەیە، بۆیە حەق وایە نرخەکەی دابەزێنن 56,000 دینار بێن، نرخەکی گونجاوی بۆیە خەڵک بە خۆتان دەزانن بژێوی ژیانی باش نییە، مەعاش باش نییە، ئەوانە هەموو گرفتن بۆ خەڵکی، بۆیە ئاسانکاری بکرێ باش دەبێت. لەو ڕۆژەی نەوتی هەرێم بە بازار کرا، هاوڵاتیانی هەرێمی کوردستان کەوتنە دۆخێکی دارایی خراپ و لە بڕی ئەوەی نەوت ببێتە مای خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان ساڵانێک کە تەنها باجەکەی دەدەن. لە بەرامبەردا فرۆشتنی نەوت بەرپرسانی دەوڵەمەندتر کرد و بۆ چینی دەستڕۆیشتووی دەسەڵات بۆ هۆی بەرزکردنەوەی کۆشک و تەلارەکانیان. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، دەبەری باڵەکایەتی.